والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. أوش كيوي پشتمانەوە ئەوە کێوی ثەورە، ئەشکەوتی ثەور لەوەیە، بۆیە پێوترێ کێوی ثەور لەبەرەوەی لە پشتی گاچێ، لەبەرەوە نایان ناوە کێوی ثەور، ئەشکەوتێکی لێیە. رسول الله صلى الله عليه وسلم کە هیجرەت ئەکا لێرەوە ڕەتەبێ و لەوێ مێنێتەوە 3 ڕۆژ و 3 شەو هەتا وەکوو مشریکەکان هەواڵی ئەویان لێون بێ، ئەنجا دواتر دابەزێ و دەرەچێت. طبعا ئەو وەختا مناوە خانوو نەبووە، هەمووی چۆڵەوانی بووە، دەشتایی بووە. کوڕەکەی ڕاستفێرێ ئەبوو بەکری سەدیق کە لەگەڵ رسول الله صلى الله عليه وسلم عەبدوڵڵای کوڕی ڕاستفێرێ هەواڵی مەککەی بۆ بێنێ بەشەوە، بەیانیانیش کە ئەگەڕێتەوە شوانەکەی ڕاستفێرێ کە عامری کوڕی فەریرەی ناوە مەڕەکان بە شوێن پێکانی ئەبەرێ بیسڕێتەوە. وەلەولا شەوە ئاسمای کچی ئەبوو بەکری سەدیق ڕۆژانە خواردنیان بۆ هێنێ و ئەگەڕێتەوە. ئەمە پوختەی چیرۆکی ئەم ئەشکەوتەیە. تا دوای 3 ڕۆژەکە عەبدوڵڵای کوڕی ئەریقیت دێ، 2 شتری بۆ ئامادە کردوون، ئەیهێنێتە ئێرە و ڕێبەریانە لەگەڵ رسول الله صلى الله عليه وسلم هیجرەتەکەن بەرەو مەدینە. ئەگەر باسی بابەتەکانی هیجرەت بکەین زۆری پێچێ و سنەتیش نییە بێ بچیتە سەرم کێوانە یاخود بێ بە دەوریا بسوڕێتەوە، هیچ شتێکی لەو بابەتە نییە. هەر ئەوەندەیە رسول الله صلى الله عليه وسلم کە هیجرەتی کردووە یەک جاراتۆتە ئێرە ماوەتەوە 3 شەو بەکاری هێنا و ڕۆشتووە، هیچ دوا ئەوە. لێرەیە کاتێک کە مشریکەکان دێنە سەر کێوەکە ئەچنە سەر ئەشکەوتەکە بۆ رسول الله گەڕێن صلى الله عليه وسلم کەچی الله جل جلاله نیەکا لێیان نایبینن. حتى أبو بكر صديق فرمي هاتنا سر كونيك كلا سر أشكوتك أبو وتم أي بيغمري خواه صلى الله عليه وسلم بس سيري جير بي خوان كان يما بينن. أفرمي رسول الله صلى الله عليه وسلم فرمي شي علي لباري دوك سوا كسيميان الله أوش أو آياتي لسردا بزيك لسوري توبة فرمي إلا تنصروه فقد نصره الله. أقريو بشتكنا دينك سري ناخن الله جل جلاله سري أخاه وسري شي غستوه إذ أخرجه الذين كفروا دعاء وككافر ومشرك كان لما ودريانا ثاني 2 إذ هما في الغار دوكسن ليق أشكوتان. رسول الله صلى الله عليه وسلم فرمي أبو بكر لا تحزن إن الله معنا، الله جل جلاله لقال معنا. أما أو آتبو أو حالة دابزيو أو أشكوتك يوهر أو أندا معلوماتك عامتان هبل باريو بلام يكشد لراء قرنق بيزان ئەویش بریتە لەوەی ئەم دینە هەوڵدان و کۆششکردنی ئەوێ بۆ سەرخستنی لە خۆتا و لە غێری خۆشتا. رسول الله صلى الله عليه وسلم چەند مانگێ پێشەوەی بێتە ئەمەشکەوتە هیجرەتکە بۆراقی بۆ دێ ئەچێتە بەیت المەقدس بەرزە بێتەوە بۆ ئاسمان هەتا وەکو سیدرەت المنتەها ڕوا پێویستی بە کەس و هیچیش نییە. بەڵام لێرە سەیرەکەی کە بۆ سەرخستنی دینە مانووە بێ هەوڵەیە کۆششەکە خۆ الله جل جلاله تاني بوراقي بۆ بنێرێ بڵێ فەرمووی هیجرەتەکە بە بۆراقی و هیچیش هیلاک مەبە. بەڵام سەرخستنی دین رسول اللهش بی صلى الله عليه وسلم ماندووبوونی ئەوێ هەوڵی ئەوێ کۆششی ئەوێ ئەوەی بە رسول الله فەرموو الله جل جلاله کە تۆش لە سەرخستنی دینە ئەبێ هەوڵ بدەی کۆشش بکەی. بۆیە بەتەمانە هەموو شتێ بە حازری بێتە بەردەمێ بەهەشت بە ئاسانی بەدەست نایە. رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ ڕێگاکەی سەختە ماندووە بیتایە، ئەوە ئاگرە ڕێگاکەی ئاسانە خلە بیتەوە بۆ ناوی. بەکارە قورسەکان 4 دەوری گیراوە، ئەوە ئاگرە بە حەز و خۆشیەکان 4 دەوری گیراوە. بۆیە بەهەشتی قیامەت بە بەهەشتی دنیا بەدەست نایە. ئیبن قەیمی جەوزی ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ وا ئەفەرمێ النعیم لا يؤتى بالنعیم، بەهەشتی قیامەت بە بەهەشتی دنیا بەدەست نایە، ئەبێ ماندوو ببی ناڕەحەت ببی. رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ الله جل جلاله فرميتي لحديث قدسية لا أجمع بين أمنين وخوفين لعبد بو هيج عبدي دو أمان بيك ونايدمه ودو ترسيج بيك ونايدمه إن أخفته في الدنيا أمنته في الآخرة. أقل الدنيا نار حد ببي ولا خم وخفته آزارها ببهوي دينك يوم من لقيامتها أماني في أدم بهشتي في أدم. أفرمي وإن أمنته في الدنيا أقل الدنيا شاء أمان به خوش بجي شاك بخوا كز حقي أوي نبيه أوي شاقي كسي نبيه فرمي خفتوه في الآخرة لقيامتها يترسين. أم بابتا أو درسي لي ور بقرن كافية وباسواري باسك